باجەکانی ترامپ بەربوجێ عێراقیش دەکەوێت. هاوکات قەیرانی موچە و دابەزینی نرخی نەوت حکوومەتی عێراقیان بە تەواوەتی هەراسان کردووە. دوایەوەی سەرۆکی ئەمریکا پاکێجی گومرکی سەباند ڕۆژی شەممە نرخی نەوت بە ڕێژەی ١٧ دابەزینی بەخۆیەوە بینی و نزمترین ئاستی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا تۆمار کرد. شارەزایانی ئابووریش لە حکوومەتی عێراق زەنگی ئاگادارکردنەوەیان لێدا سەبارەت بە دابینکردنی بوجە و کەمبوونەوەی نەختینەی وڵات. هاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی برند گەیشتە $65.58 کە 6.5 نرخەکەی دابەزیوە. هاوکات نرخی بەرمیلێک نەوتی خاوی تەکساسی ئەمریکاش گەیشتە $61.99 کە 7.4 نرخەکەی دابەزیوە. بەپێی وتەی بەرپرسانی ئابووری عێراقیش ئەگەرەکی بەهێز هەیە حکوومەت ڕوبەڕووی کورتهێنانی بوجە ببێتەوە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران. لەلایەکی دیکەوە هێزە سیاسیەکان و بەتایبەت چوارچێوەی هەماهەنگی قەیرانی نرخی نەوت و کورتهێنانی بوجە بۆ مەبەستی سیاسی دەخوازنەوە. ئەمەش وەک بەشێک لەو هەڵمەتانەی هەڵبژاردن کە چەند مانگێک پێش هەڵبژاردنە گشتەکانی مانگی تشرینی یەکەمی ساڵی 2025 دەستی پێکردووە. لە دوای پێکهێنانی حکوومەت لە ئۆکتۆبری ساڵی 2022 پەرلەمان و چوارچێوەی هەماهەنگی فشاریان لە حکوومەتی عێراق کردبوو بۆ بەرزکردنەوەی ئاستی خەرجیەکان و دامەزراندنی توێژە جیاجیەکان و دەرچوانی زانکۆکان. ئەمەش وەک چارەسەرێک لە بەردەم سەرهەڵنەدانی ناڕەزایەتیەکان. تا کۆتایی ساڵی 2024 حکوومەتی عێراق زیاتر لە 4 ملیۆن فەرمانبەری کەرتی گشتی هەبوو کە بەتەنیا خەرجی موچەی زیاتر لە 4 میلیارد دۆلاری مانگانەیە. هاوکات نەبیل مەرسومی پسپۆڕ و شارەزای ئابووری و هۆشداری دەدات لە سەرهەڵدانی قەیرانی دارایی لە عێراق و ئاماژە بەوە دەکات ئەگەر نرخی نەوت بەردەوام بێت لە دابەزین و بێتە خوار $70 ئەوە داهاتی نەوت تەنها بەشی دابینکردنی موچە و چاودێری کۆمەڵایەتی دەکات. ئەمەشوا دەکات وڵات ڕوبەڕووی دۆخێکی دارایی قورس ببێتەوە و نەتوانێت بوجە بۆ خەرجیە گشتیەکان دابین بکات. لەم حاڵەتەشدا حکوومەت پەنا دەباتە بەر قەرزی ناوخۆیی و دەرەکی بۆ پڕکردنەوەی بۆشایی کورتهێنان. قەرزەکانی حکوومەتیش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. لەلایەکی دیکەوە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جەخت لەسەر گرنگی پێداچوونەوەی خشتەی بوجەی ساڵی 2025 دەکاتەوە ئەگەر نرخی نەوت بەردەوام بێت لە دابەزین. لیژنەکە ڕۆژی شەممە لە بەیاننامەیەکدا ڕایگەاندووە بڕیاری کۆتایی لەسەر بنەمای خەمڵاندنە داراییەکانی نرخی نەوت دەبێت بە درێژایی ساڵ ئاماژە بەوە دەکەن. ئەگەر نرخی نەوت بەردەوام بێت لە دابەزین بۆ خوار $70 ئەوە دەبێت حکوومەت پێداچوونەوە بە خشتە داراییەکاندا بکات. چاودێرانی سیاسیش دەڵێن سەرهەڵدانی هەر ململانەیەکی ناوچەیی عێراق زۆرترین زیانی بەردەکەوێت. بەڵام هێزە سیاسیەکان پێیان وایە زیادەڕەویکردن لە کاریگەریەکانی جەنگ سوتەمەنی هەڵمەتەکانی هەڵبژاردنە وەک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردننی گشتی لە کۆتایی ساڵی 2025. چونکە بە وتەی چەند هێزێکی سیاسی ناو چوارچێوەی هەماهەنگی لە چەند هەفتەی ڕابردوودا عێراق هەوڵی داوە خۆی لە ململانەی نێوان ئەمریکا و ئێران دوور بخاتەوە.